زولێ دوو 6 دەرچووە پاش ئەوەی ئاردیان وەرگرتبوو پارێخینیان وەرگرتبوو تەقاعودیشیان وەردەگرت هەوکەش مێردەکەی قیت هاتیتەوە. باشە باش فەتاح ئەوزە تو چ عیلاقەت بەسەردایە خۆ لە تویان وەرنەگرتیە حکومەتدا حەقی خۆیان وەریان گرتیە. ئاخە من دەڵێن بۆچێوانە هاتنەوە مەنتیقەی هیچیان نەبوو ژنەکەی کارەکەری ماڵانی دەکرد کوڕەکەشی لە مۆلدەیەشی دەکرد دوایە پاش ماوەی مۆلدەکەیان کڕیەوە ئەڵحەمدولیلا لەسەر مۆلدەکەش قاردانیش. ئەوجا فەتاح ئەتۆ بەو قسانە هەر لە گوپی خۆتدا بەهاتنەوەی مێردی زولێ وا حسابکە تازە مێردی کردێن. واللهی وەیە مختار ئەوجا هەندێک مەیتیان هاتەوە بە غەڕەتی تازیەشیان لەبوونان دەرچوو هەو نییە هەندێک کە بزر بوون هەندێک هەزارەها قسەین و بینیان بەسەردا هات. وەڵڵا هەندێکیش لە خافرەتی هاتنەوە وەشی تەمەشا دەکرا ژنەکانیان مێردی کردیتەوە. ئەوە بوو ئەمنیش جۆم لێ بوو کابراەک هاتبووە ویساڵێ ژنەکەی مێردی کردبەوە وەچی دیتی مێردەکەی هاتەوە ڕاستی خۆی بە تەلاقداندا لەکرد مێردە نوێیەکەی هاتەوە کردکەونەکەی 3 مانجی پێنەچوو دیسان گەڕاوە کرد مێردە نوێیەکەی. وای لەو شینە درۆی فەتاح ئەو درێت لە چێ دروست کرد؟ لۆ درۆیە خۆش بەسەری وڵاتە ئەرێ فەتاح ئەوە چێوا بەکەم ئەتو هەر زورێت لە سەرزاریە کاکە ئاخر ئەوانە لۆ لە سەرێ هاتنە هەولێرێ ئەوانە لە خەڵکی سەرێ ئادی کاکە گوندەکان هەموو تێک نەچوون نانێنانەمون جەماعی ئەو ژنە فەقیرەش لەو کار و کەسابەتی دەهاتە هەولێرێ و هاتووێ هەولێری دەکرد پاش ئینتیفازاش یەکەکی خێرومەند وەچی کاک حەسەنی خانی دایە و هادە ناو خانی دانیشت بە خۆی و بە کوڕەکەی ئیشان دیتەوە و دەستیان بە ئیشێ کرد ژیانیان سوگەر کرد. باشە ئەدی ئەوانە قابلە لۆم هەتا ئێستا خزمەتچیان کەسەچیان نەهاتە سەردانیان خۆ تۆڵکێ بەهارێ نەبدەوچە وەرە ئەتو کابرایەکی ئەوەندە بەغیرەتی خۆت مەتەح دەکەی ئەوە پیاوم نازانم چ دە باشە ئەوە سلێ هاتی درێ بڕۆ بە خۆ لێ پیسە ئەوە هات زولێ خان باخوای زۆر کەیف خۆشم زۆر خەندی بلێ کەیف خۆشم بە هاتنەوەی بابی محەممەدی. ئەرێ وەڵە کاک فەتاح قەولە ئەوڕۆ بێتەوە الحەمدوللا بەس هێشتا چ خەبەری نازانی وەڵە هیچ نییە دێن مادەم گوتی بیان تەمەشاکە تەمەشا ئەوە کوپان دەکاتەوە پان ئەو فەرمەسۆنە کورە بەسە من دەینازم ئەوە فەتاحە فەتاح ئینگلیزە ئینگلیز ئەوە کاک محەممەد شاتەوە باشمان فەتاح باشێت و دا خبرش گەلە خۆشم پێوە گوتیان ئەو ڕۆسە تا سەد دەگەنێت چێوە دەچێت بەتەمای بازارمە کوڕە هێدە باش مادەم ئێمەش دەچمە مۆلیدەیە خوا حافیزتان بێ. ساکت پاک کردەوە باشە بەس یەک سوالە لێ دەکا من قەیدی ناکە نا ئەتو لۆ چ چوو بووی چ قسەت لەگە دەکرد ئاگار لێ بوو حەقتان ئەتو گوتت ئەگە بابی محەممەدی بێتەوە چکلاتی تەوزیع دەکەم چکلاتی تەوزیع دەکەم پیان ئای لەو سەحقیەی ما دوونش نچوومە کۆمپانیای نانەدارمەڕۆ انتظار کاک تۆفیق دەتوانی تەلەفۆنەکی لۆم حاسیبەکەی بکەیت بزانە ئەمیر چەندی پارە سەحب کردێ. خاتون ئەمە لە جەماعەتی کۆمپانیای گوێم لێ بوو کاگەمیر سەفەری ئوردنی کردیە دەرێن لە ئوردنیش گەڕایتەوە هاتۆ بەغدایە. تۆفیق ئەتۆ واز لەو قسانە بینە بڕۆ کرد سیارەی دەی بڕۆ واز لەو قسانە بینە. دەرێم ئیحسان لۆ بە خۆت تەلەفۆنەکی لۆ کاک نەسرەتی ناکە لێ بپرسی ئەو دەزانی چەندی پارە سەحب کرد. فادێ لۆ درۆ ڕاستی تەلەفۆنەکی لە بۆ نەسرەتی بکە بزانە ئاخر زاری چەندی پارە سەحب کردێ سەلامی لێ بکە و ڕقەمەکەش بدێ.
ئەمن فادیەمە باشی کاک نەسرەت سەحەت و ئەحواڵت زۆر سپاس مەمنون دەمیست پرسیار بکەم دەربارەی ئەمیری بزانم ئاخر زار چەندی پارە سەحب کردیە ئەها ئێ زۆر باشە چاوەڕێت دەکەم ئەخوا حەفزتە ئەو گەیلانە بەڵێ کوڕەکەم ئەمی تەلەفۆنی کرد گوتیواە ڕێمە بەس ددانم باشترا نایدە گوتکەوە چاتەوە دەچنە دکتۆری ئەها ئێ زۆر باشە جانە باشە دەیخوا حافیز چ دەرێتم گەیلانە چ دەرێ دەرێەوە ئەمیر لە ڕێ دێتەوە بزانە گەیلان چەند عاقڵە لە کولێ ڕا تەلەفۆنی لۆت کردیە نەوەک ئەتو قەلق بی بەخوا ئەحسان گەیلان و ناهیدەمان زێڕن زێر بەس ئەو ئەمیرە یەک فلسی سوپای ناوی کاک نەسرەت بەڵێ کاک نەسرەت بەڵێ چەند 25,000 سویسری دەزانین دەکات چەند هزار دۆلار ئەها باشە باش دەستەکانت خۆش بی وەڵاهی دیار دەبین بەس بە خۆت دەزانی ئەمیر لێرە نییە و ئیحسانیش بە تەنێ لە کۆمپانیای ئیشەڵە با ئەمیر بێتەوە شەوەک دەین سەرتان لێت دەین باشە جان دەی خوال لەگەر ئەو کوڕەت دەکا 25,000 دەبەبیل لە مادەم چوبتە ئوردن و چوبتە بەغدایە خوا دەزانێت چەندی پارە سەرف کردیە توخدا لەو درۆ ڕاستی ئەگەر هاتەوە جیرفانەکانی بگەڕێ بزانە دینارە چ پێی مایە باشە ئەمە چ بکەین لەگەڵ کوڕێ ها باشە تلو لێرە لا دەی خۆ زۆرمان ما بگەینە هەولێرە کاکە ئێرە ئەو جێکە دەچین دا دەنشی چ فەرقینە ئێستاش کاتەکەی زووە مایە لە بۆی وڵی چاخانە چ خۆشە زانی دەرکراوەیە ئەمە زۆر زار کاتمی لێرەدا خوا کاکە بابێنەوە سەر مەسەلەی ئەمیری کاکە ئەمیر ئەتو هێشتانەکە جاعێری بەس پێمری بزانم ئەو مارومرکەی خۆ دایتە دەست ئەو زەر بابەی کاکە سەر و ڕاست دەکە داستانە فەندی وا بە زندی چاوان پارەکەتان دەخوا داچ خۆی کەر کردیە لەبەرەوە خۆی کەکرێت چونکە مندارەکان هەبەرە ناوێت لە بۆ تو خوشکردی پارەکە دەیەوە لە مندارەکانی ژبی بە شملی مندارەکانی وی ناکە هەر ئەحسانش ئەوەی باش دەزانی کورە کاچی من کورە دەبڕۆ کاچی منم بە خۆم دەزانم ستەکەم چ ناکەم ئەوها یعنی تو زانیت دەکەی ئەدی مادەم ئەو شتەی دەزانی لۆ لێمان دەشاریەوە دە پێمان برێدەی نانێمۆکی سەری گرت ئەو زۆ پێتان دەرێم لۆتان دەکەم مفاجئە کاچی من دەوا برێ کاچی من دەوا بکەمەوەبی ئەودا ئەمەش لە کۆرجی ڤەجیڤ و هارا هۆریای ئەحسانی دەبینەوە
کاکە ئەوتە بە خۆمان سەرپەرشی کۆمپانیایەکەی دەکەین و با ئەحسانی نافەندیش بچی لە خۆی سیری بخوا زڕای لێ بدە. وڵای ئەشت بلا کاک سوداد ڕاست دەکەیت وەڵ ئەمیر با پێت برێم ئەو ئەحسانە نییە خوازانی وەچی بابت حسێبت دەکا وەزانانی وەچی قەلەن دەرێت برادران وایان پێگوتی دەزانم لەمت باس کردیە باست کردیا پێتیان گوتێ ناوی هوەری سدیقی بێشانس بووە. ئەشت بلا ڕاست دەکەیت بەلاش پێی نارێت سەدیقی بێشانس ئەشت بلا ئەو ناوەی لێدێ لەبەرەوەی بێشانس بووە کاکە وەختی خۆی بزانە چەند ماندی بوو چێ کردی ئێستا چێ دەخوا ئێوە نیە کاکە کورە باشت پێ برم ئەوە بەلاش ئەلەش هاتە سەر مار و ملکتان و لە سەمار و ملکتان دانیشتێ و داشتی مارە کردەوە کورە بە قورعان جێگاش چێدرێ وەختی خۆی لە پەناچی باب چی نەکوشتیە ئێدەوا برێ و هەردەرێ مەمیش دەرێم و هەروایەوە بەس ئەگەر ئەمیر ڕێمان پێ بدە ئەم لە سپین و زووتنە لێ کۆنەوەی لەسەر دەکەم. خزم و کەس و برادران شاهێدن لە شەڕی ئێران و عێراق شەهید بووە شاردیان ئەوەش کاکە وەڵی دەزانی ئەمە هەدا قسە مابوو خۆم شارەزاتم کاکە 5 ساعتە ڕۆژن هەتی قسە نەبووی دەبزانم تێدایە نالی قسام کرد کاکە ئەمن وەختی خۆی بابم لۆ جێڕامەوە باپیرت پێشەوەی بمری هەندێک پارەیدا بۆ داکت داچەستا و پارێداتە ئەحسانی لە بۆی ئیشی پێ بکە و ئەنگۆش بەخێو بکە ئێسانژە تا ئێستا ئیش بە پارەکەی دەکە و نەیهێشتێ بفەوتێ ئێستا کەس حکوماتە هەرمایە یعنی نیواونی و هەمووی فت تو بە تەماچی دەبا بڕۆ بەسە کاکە وەرە بەسە قسە قۆرانێ لە با بڕۆین دەی با بڕۆین داکە دوو قسەت کرد بڕۆ دای دەبڕۆ دری داکە تبلیغ؟ بله تبلیغ. تو تأكيدي كاكا؟ بله. كاكا لو كنتوا؟ نا كاكا نا. أوانسي قيام بمن هي. أوانسي قيام بمن هي كاكا. ده أهلي بدفتر قسم الإمضاء كلهم بينه. باش بلا. باش كاكا. انتظار كاكا. يعني باش كاكا حسان. يعني باش كاكا حسان أو تبليغا كابراك نايتي لو زنابتو لو خشكا فادي. تبليغ؟ أو زاقر لو بيتوقع بكيو بريكي. توفيق جبيرة بري يا سالير ضروري كومباني بري هر خبر شي اميري هبو خبر ندري بيم دري او يك دوام فاطمه خوشك بزوتي كان بيت ايران باشا لما لي شامبيتي استا تليفون باشا باش ده الله خاف امير فن شكايتي لما كدي الو خوشكم دورة لو كمارة كاكا حساني عم ندورهم دسمة كومبانيا باشا اي باش هێڕۆ ئەدیە ئەدی من دارەکان دایە بابا ئەو پیاوەک لە دەرێ نازام گوتی تەبلیغی محکەمە میناکسیە چ بووە مرێکچم ئەوە تەبلیغی محکەمەی ئەمیر ئەفەندی شکایەتی لەمان کردیە داوای میراتی خۆی تو دەکاتن خوا لە ناوی باتن بادیە مەسەلەی میراتی حەق خۆیتی ها حەق خۆیتی ئی ناهیدەش بەران ئەتوو شتێکی وار ناکەوی تێگەیشتی توگەمێدیشت کردەوە کوڕەوەڵڵا ئەو ئەمیرۆکە کوڕی گۆڕ بە گۆڕی چای بێر ئانەی ناکەوی ئەویش ببا لە قومار و سەفەری سەرفکە ئێدایە بە قوربان چی دەبا بابا ئەوەی حەقی خۆتی بابا لە کۆرمان بتەوە ئەوەی بەشی منیش بیتن لۆ تو لە خوشک برایەکان لۆ بابە ئیحسانمە بەس نازانم کۆ تو لەسە زمان دێ قسە بە گۆڕی بابم بکەیت نایدەجان پێی نایە خۆت ئاسەوی بکەیت داکێت لە تووڕەیان ودرێتن
ئەمە بابتمان خۆش دەوێت بەڕاستی بەڕان ئەمیر دەزانێت چ دەکاتن مۆزوعەکە ئەوەیە. هەزار ڕەحمەت لە گۆڕی بابت کچم، ئەم بە خەراب باسی ناکەم. ئێستاش ئەو نانەی دەخۆین ئی بابتە. کاتی خۆی باپیرت و مامت دەوڵەمەند بوون. ئەو ماروملکە هەموو ئیوان بوو لە بابت ماوە، بابت بەخۆشی هەی بوو. دووەمینی وەی کە مردی شەهیدانە ماوەگر. ئێ هەموو هەتا ئێستا پێکەوە دەیخۆین، بەس پێم ناخۆشە ئەمیرۆک بچی لە سەفەر و لە خۆڕیاتی لەولای سەرفیکە. فادیە پێی ناوێ ئەوە شرع و قانونە، حەقی خۆیتی، حەق خۆتی داوای میراتی بکە بەڕاستی پێی ناوێ خۆت تەنگا بکەیت و ئێحسان دەرێم لۆ نەچین پرسیم حامیەکەی خۆمان بکەین بزانین ئەو چۆن پێ دەرێ. وەڵاهی ئافرین خۆم حامێکی خۆمان زۆر زیرەکە لەو شتانە زۆر چاک دەزانی پرسی پێ دەکەم بزانین چ دەرێ باوابی. ئەدی بانقەکان بە کەیف خۆی وا پارەی ڕادەچێشی بە ناوی مەسرفی. نانەوە لێ ناگەڕێم، محاسبە چلۆدا دەنێم، دەبی ئاگاداری بیت چ دەکا و چ ناکات و تەسەڕوف دەکا، نابی بە کەیف خۆی پارە سەرف بکە. وەڵای ئەوە شتێکی باشە. ئەو لە خۆی مەشغوڵ دەبی و ناشتانی بە کەیف خۆی تەسەڕوف بکە. مەسەلەی مەحامیش دەچی دەکەنی مەحامێکی خۆمان زیرەکە و تێدەگە لەو شتانە حەلەکمان لۆ دەبینتەوە. ئەو جەبەکە لە کچ دێ ئەگەر محاسبەکە برادەری بیتن. نانەخە من نەبی کچم، وەچی هاتەوە بابا بە ئیحسانت هەموو شتەکان تەسلیمی بکە، بەس حەقی لە کرێ و پارە شتەکان نەبی. ئەوە شتەشی زۆر باشەدا. گەیلان برام بەخوای دان زۆر دیشی هەستە بە ئەمە بڕۆین نەچینە دکتۆری درەنگە دوای قەپات دەبیعیادا. هەستە با بڕۆیدا هەستە با بچین دان دەرهینین. باش دەبڕە با بڕۆندێ بڕۆ دەهەستە ئەمەش با بچی بەخۆ بکرێت خۆمان بگۆڕیم بچیرەکە مەحامی. یا الله وەستا محەممەد وەستا محەممەد مامۆستا دلێر مامۆستای مۆسیقای کوی وەزت کووە باش کار محەممەد سپاس دەکەم الحەمدولله کار محەممەد ئەبینم دلت گەرە خۆشە وەلەو جێم لە قسە چیش بووە بەس ئیشاڵڵە خێرە بیتر کوێرە خێرە خۆشیە شادیە مەولودە وەلەو دەزانم هامینە خوشکم لە کولی هەموو شتێک پێ گوتیە بە تو گوتیە بکە بابمان دێتەوە لە ئێرانە بە ئەسیڕی بەرام پێت برم درێ ئەمن وەختە لە کەیف و خۆشیان بفڕم ئەمن چەند ساڵە بە حەسرەتی کەلیمەی بابەیمە یا ڕەبی پیرۆزبی بەسەر و درەچی خۆش بێتەوە کار محەممەد بەس بزانم ئەوە بابیشتی ئیشاڵڵە لەسەر خێرا هاتووە بزانم چی دەکەی باشە ڕزگارە چ ڕزگار دیار نییە ئەوە ڕزگارم ناریتە بازاڕی گوتم بڕۆ یار سیارێکی بکڕی ئەو زەهانجینە شێوە دەچین لە مارێ گوڵۆ پشتووە دەبەستین دەیکەی ئەشەق گوشە مار بە بۆنێ هاتنەوەی بابمان لۆ ناکەی ئەوە بابەچی بە ئازری دواتەوە کامل مواسفەت بابی عازری چیکاکە بابی عالمە لە ئەوروپا دێتەوە کۆشە پارێژی پێ بابی مەش لە ئێرانێ بە ئەسیڕی هاتیتەوە ئەو 25 سارە چۆلۆ من عێراقم لۆ ڕزگارکە وەڵی کاکە ماوەکی پێ بچی ئەمیش هەنجی نێوشی بابم هاتەوە ڕاستێ دەتەقین لەگە ڕزگاری دەڕۆ مەچمە خاریج دیسا باسی خارج کاکە دەواز بینە واز دە خارج بینە برای من ئەگەر دەڕۆ لە خۆتان بڕۆ چ مشکلی بنەوە بەخێر بێکار بێ سپاس دەکەم وەسەت کووە باشی زۆر باشی کلاوچی ئاخیریش ئەوەت ڕازی کردبی بێ خارج کاکە تو هەر خەرێکی زۆران لێدانێ بە لێرە ئەمە دەچینە خارج یا ڕەبی بەخێر بچی لێگەڕە لێ با تۆز و خۆر و گەرمای هاوینێ لە خۆی هەلوژی ئەمەش لە خۆمان لە ئەوروپای ئەسە بەحرێدا دەنیشە لە خۆمان تەماشای لە ئەفروتان دەکەین بڕۆن کاکە بڕۆن هەی خەشی بینێرەوە ئەوە عالەم لەوێن دەرە بە ئەسرەتە بێت و ئێرە ئەم گۆشت لێرە دەتانەوێ بڕۆن دەبڕون لۆ ناڕۆن کاکە تۆ چەند ساڵە تۆ قسەی دەکەی لێگەڕە ڕزگار لێگەڕێ بڕۆ دێت با بڕۆن بڕۆ کاکە بچین ئەو وایە سیارە نەبەس وەڵا کاکە بچین ڕزگار بینە ڕزگار ئەو وایە سیارە نەدێ بڕۆ با بڕۆن بڕۆ با بڕۆن بچین و مارێ شاكت بيسنادي بيلا سرتا ومداني اوي ترسا راسي جي لباردايا نرموشي لو تانيكا راسي جي لباردايا نرموشي لو تانيكا وقرديون باسيدكا دلي شاري فارنكا ئەوە چییە؟ ئەتو فکرت لە چێن دەرە؟ چێوە دەچێت و؟ ئەتو زۆر سەیری نابین هەموو ڕێیەکان گیرانە ئەسیر هاتینەوە؟ وەڵای خۆ بەشە
باشە لۆ ئەسیرەتە ئێستا مابوون بەێ هەتا ئێستا مابوون ئەوانەی کە ڕێفی حزب بوون ئەوانەی کە مقاومەی نظامی ئیرانیان کرد ئەوانیان ئیزن نەدابوو هەتا ئێستا بەو دوای ئیزنیاندان ئەدوو شێ ژێ لێ نەبوو دەری هەموو گەیشتە سەحدودی و گەیشتە خانەقین و ئەوانە ڕاستە تەلەڤیزیۆنەکانش باسییان کرد ئەدی ئەوە چێ و ئاخوداخ دەرێمە ئێستا سەدیق ما بە لە خۆی لەگەرەوانە داهاتەوە لە کاتی خۆی پێم گوت کورە بابی من کورە مەچوە پێش کورە مەڕۆ لۆ احتیات دەگوت نا دەژێرم حکوم دەدرێ وە نەبایە لە خۆی لەگەرەوانە ئێستا هات بووە ئەوە نەبوونە هاتەوە ئەوجا ئێستا دەبوو ململانەیان لەگە ئەمیری یانەوە ئەوی دەکوشت یانەوە ئەوی دەکوشت دەبڕۆ بڕۆ دەی مانگەینەوە مارێ باشترە ئەم مەزوعانش قەپات بکە با تەلەفۆنت لە محەممەدی بکەم محەممەد هەڵێ وی کۆمۆدیسانەکە هەلو کورێتە هەرگرا محەممەد لۆ قەپاتە لۆ هەرێ کاکەت ئەو وارە هەموو ئاڕۆژ کردی نازم چی لێ بکەمە ساڵە کاکە عەجەلەی مەکە ما ئێستا هەموو چا دەکەین ئەو گڵۆپەی لەو سەری حەوشەی دادەنین هیچ ئەوەشیان لەو سەری حەوشەی دادەنین گڵۆپە ڕەنگەکانی شینایەتمان لە ناوەندە دادەنین دەکەینە نوێژە نیوڕانێ زۆر باشە ئەرێ ئامینە خان ئەو یەک دەمە لێرە دانیشتمە داک نابینم و لە چێە؟ چۆن خەبەری بداتە دەرو جیرانان ئەگەر ئیشەڵا بابم هاتەوە ئەوشۆ مەولودی لۆ دەکەین زۆر باشە محەممەد باش ئێستا ئەگەر ئەوانە بێنەوە ئەتکو دەزانی؟ کورە دەزانم بە هاوڕێن گوتی ئەگە هەر کەنجی گەیشت لەجێ تەلەفۆن لۆکە ئیدە تەلەفۆنش کە لۆ ناکەی؟ تەلەفۆنیش شانی کەم بوو ئەبەنەش کوژاویتەوە باش بەقوڵان کوژایەوە تەلەفۆن مەزانی سەدەمی لێدارێەوە ئەمکە داکم دێتەوە ئەنگۆ هەستم بچنە ساحەی سەرکی لە ساحەی بدەن نەبادا تەلەفۆنت کوژایتەوە کوڕە تەلەفۆنی لۆ کردبیت باشە کاکە تو لۆ ناچی ئێستا ئەو مۆبایلی شان کێوی تەلەفۆن شۆ کابراکەی وازم لێنانی کۆتم هەموو وایرانە چاکەم نەبزانم دام بزانە ئەو شانسەی ئەو شانە لۆ هاتە خوارێ بۆ دەمەیەی ئەلۆ چێ؟ کەنجینێ وەرە بە قورعان مژدێنێک خۆشە ئەن عادێمە ئەنەگەمەکرێتو کاکە زۆر مەمنونم خوارافیز ئامینە هاتەوە ئەجا توش بڕۆ خۆت بگۆڕە با بچینە دوو بابمان باش درێ چاوەکەم هەتوو لە باتی من ئەو ئیشانە تەواو بکە ئەگە داچشم هاتەوە پێی برێ با تەکسێکی بکرێ لە دوومە بێ باشە وەرە خەلی بوو خەلی بام هاتەوە بچینە کۆمپانیا یان مارێ کورە مارێ سو کۆمپانیا چ کاکە بڕۆ لە خۆماشێ دوو قودیە بۆریۆ دەخۆین و دێنەوە جەی خۆما ساڵ دەکەین ئەوە بادەوە دەستە چەپ ئەدی تەواو دەی ئەن ئافەریم ئەوە ئێستا دەماباتەوێن دەری لە خۆمان بەدە دیگوتی دوو ئەوە دێ بیرە دەخۆین و خەلاص و بڕاوە عليك خوش كناز دارك سرتاود كوي باشي صحة أحوالك تنفير بوي أتوش سنزوان بوي أدي أبو شيء سوني باش سرتاو يا أخو بخير بي سرتاو يا أخو بخير بي سرتاو لو بس ما مالي بقول نجري ليش لكل براكم نبي توا بيش نقول شو ما بيش وازي شيء من أنا هردوك برادري خومن باشا أي داعي وبابا أنا تعرف تعملوا لي بنين لا نخيرتو بروح حافظ دباش خو حافظ خو حافظ خو الله خير أنا وانتو تستوروا ديسان في كل صديق لك أيوة كنا بابا الصديق مرت أو كابرا هيش شي نما وادي أو تدري تصير بياو هبو بري أنا صديقم أو بياو مردا أو بياو سخيا أو بياو بوفايا بياو هبو بري أنا صديقم صدق ماشي لو تأخير بوي
کورە دەزێن چ هەرایەکە هەر بابایە و ئەرزاقی دیشێشتەوە لە توابی گرانیە دوکاندەر هەموو شتیان گران کردیە چانیە من بەخۆم ژن و ماڵم نییە داکو بابەتی اختیار و نەخۆشم هەیە ئەگەر ناچم دەکرد کوڕکا کە دەنا ئەمەش تەقسیرم نەکردێ وەڵڵا پارەی نەقدیم دەست نەفەستا بچم خانیەکە فرۆشت یەک غورفە ئەرزاقم کڕی دەستت خۆش دەستت خۆش بی ئەدی ئەمن چم کردی باشە وەڵا نازانم ئەمریش تازە لە سەیدلی یەک علاگە دەرمانم کرد لە داکو بابم لە بۆ بابم نەخۆشی قڕمانی بەسەر هاتیە دەزانین چ نەخۆشیەکەوە پێی دەرێن ضحکة المەوت یعنی پێکەنینی مردن نەخۆشی گزاس هەرچەندە دکتۆر دەرێسان ئەبتۆ بەس بابە چارەم نییە دەبی ئەو شتانی هەلو بکەم ئەدی باشە ئەحسانە فەندی ئەتو مادام ئەوەت هەیە لۆ بە من نارێ ئەدی ئەوە هەموو پارە ئیتو نییە ئەتو واز لەوەی بینە جارێ واز لەوەی بینە دەزانیت چییە لە قسان موالیدە چی گاز کردێ موالیت وەڵام موالیدە کە دووە نازانم بەڵام موالی چولنەوەی لەگەرە چولنەوە نییە با کورێنەکەی بچێ پێش ها بەبیل لە هەل عەزم نایەوە تێگەیشتی عجایب ئەدی شۆ بچم کاک حەسان مکابرایەکی مەشهور و ناسرایی و تێگەیشتی نووسەر و شاعیر و دوای لە موەزەفم لە دەوڵەت و ئێ دوای ئەمن ملکم سەروەتم ئەدی چێوە بچم لە چێ خۆم بشارمەوە ئەو حکوومەتی بەقایە نییە مەترسێ ماوەیەکە خۆت ماتکە بەبیل لە وها نامینێتن ئەمن وا پێم گوتی ئەمن دڵم دێشی لە بۆت ئەتو چ دەرێی دەست بڕۆ واز بە پارەی منە بڕۆ بڕۆ ئەو ڕوونەماتانی بچین ئەم حامیەش بینین لەبەر هاتنەوەی ئۆسیرانە شێمە ڕەحمان شێمە ڕەحمان وەرە زوو بەدەی مەتیدانیا و زانێ ناوکەم خینەوە ناوکە زۆر عجب بخير يا اخو بخير بيو شيما يا اخو بخير بيو ويلكم شيما يا اخو بخير بيو تعود روز يا اخو بخير بيو منطقة رونك دوا شيما غامد نبي سبعين الأدود يا باشا ولي تاخير نبي ئەمە لە چاوەڕوانی تومە ها نا دڵنیابە سبێنە لە دوو دێم پێکەوە دەڕۆین باش خواحافیز خواحافیز يا اخو بخير بيو يا اخو بخير